4 ساڵی سەختی بایدن لەسەر تورکیا و پارتی دیموکرات. لە سەردەمی بایدندا ڕێکەوتنەکەی پارتی و تورکیا لەسەر نەوتی هەرێمی کوردستان چی بەسەردێت؟ ئایا بایدن عێراق دابەش دەکات بۆ سێ دەوڵەت؟ جۆ بایدن چی پێیە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی؟ نووسینی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەعەد ڕەفعەت. لەو قۆناغەدا حیزبەکەی جۆ بایدن هەر سێ سەرۆکایەتیەکەی ئەمریکای لەدەستە. جۆ بایدنیش خۆی و ستافێکی شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان دۆسیە هەستیارەکان بەڕێوە دەبن. کاری سەرەکی جۆ بایدن گەڕانەوەی پێگەی ئەمریکایە لە جیهان بەگشتی و ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی. هەرچەندە جۆ بایدن لە هەڵمەتەکانی هەڵبژاردن وتەی دەست بەکاربوونی استراتیژێتێکی تایبەتی نوێی نەبوو بۆ عێراق، بەڵام لە ڕوانگەی هاوچێشەی ململانەکانی لەگەڵ چین و ڕووسیا و ئێران و تورکیا سەیری عێراق و داهاتوەکەی دەکات. بە جۆرێک چۆن بتوانێت بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ بە لێدانی بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە لە عێراقدا. کەواتە خودی عێراق مەبەست نییە، بەڵکو لە ڕێگای عێراقەوە هەژمونی خۆی دەسەپێنێ لە ناوچەکەدا. بایدن و تورکیا. یەکەم، لە ماوەی ڕابردوو پەیوەندی تورکیا و ئەمریکا پەیوەندیەکی شەخصی نێوان ترامپ و ئۆردۆگان ڕایگرت بوو. بەڵام ئێستا بە هاتنی جۆ بایدن دەبێت تورکیا زۆر نیگەران بێت لە بەرژەوەندیەکان، چونکە لە زۆر خاڵی جوگرافی و سیاسی و هاوپەیمانیەتی و دەستوەردانی ناوچەکە جیاوازن. دووەم، بایدن نەیشاردووەتەوە پلانی هەیە بۆ هاوکاریکردنی ئۆپۆزیسیۆنی تورکیا و کوردەکان بۆ ڕوخاندنی ئۆردوگان و گۆشەگیرکردنی چالاکیەکانی لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست سەبارەت بە نەوت و هەندێک شتی تر. ئەمە جگەلەوەی ستافێکی نەیاری تورکیای هەڵبژاردووە لە وەزارەتی بەرگری و دەرەوە و بەرپرسانی دۆسیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بایدن و عێراق. یەکەم، ئەوەی بە هەڵە دەگوترێ بایدن دەوڵەتی کوردی دادەمەزرێنێ، چونکە خاوەن پرۆژەی دابەشکردنی عێراقا بۆ سێ دەوڵەت. ئەوە ڕاست نییە، بەڵکو پرۆژەکەی بەناوی یەکێتی لە ڕێگای ئۆتۆنۆمی لە عێراقا، ناوەڕۆکی پرۆژەکەشی ڕێک ڕنگدانەوەی ناونیشانەکەیەتی. پرۆژەکە لە 5 بڕگە پێکاتووە، هەموو بڕگەکان پێداگری لەسەر بە فیدرالیزەکردنی عێراقا نەک دابەشکردنی. دووەم، هەرچەندە جۆ بایدن هێزە سەربازیەکانی لە عێراق کەم دەکاتەوە، بەڵام بە هیچ شێوەیەک عێراق چۆڵ ناکات بۆ ئێران بە تەواوەتی. بەڵکو بایدن هەوڵ دەدات لە ڕێگای بەهێزکردنی دامەزراوە سیاسی و سەربازی و ئەمنیەکانی عێراق، هەروەها پشتگیری ناڕاستە و خۆی فشارت جەماوەریە مەدەنیەکان و ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێساختە و هەستانەوەی ئابووری عێراق بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ لە عێراق و دەستی ئێران ببڕێت یان بەلایەنی کەمەوە کورتی بکاتەوە. بایدن و پارتی. دیدگای بایدن بۆ هەرێمی کوردستان و حیزبەکانی لە چوارچێوەی ڕوانگە و پلانەکانی سەرەوەیە بۆ ناوچەکە، هەر بۆیە پارتی دیموکراتی کوردستانیش بەدەرنیە لەم پلانە. جۆ بایدن هەرێمی کوردستانی دەوێ لە چوارچێوەی عێراقێکی دوور لە دەستی ئێران و تورکیا و چین و ڕووسیا. هەوڵ دەدات پرۆسەی دیموکراتی و بەدامەزراوەی کردنی هەرێم هاوتەری بێت لەگەڵ عێراق. هەر بۆیە نەوتی هەرێم لە دەستی تورکیا و پارتی دەردەهێنێ بە ئامرازە سیاسی و یاساییەکانی فشاری دەوڵەتی عێراق، تەنانەت ئەگەر بەهێزی سەربازیش بێت. جۆ بایدن بۆ گەڕانەوەی هێمنی و ئیستیقراری سیاسی لە عێراق و دەرهێنانی عێراق لە چەپۆکی ئێران و شوێنکەوتوانی پاراستنی مافەکانی مرۆڤ و دەستا و دەستکردنی دیموکراتی دەسەڵات لە عێراق و هەرێم دەکاتە دروشم و کاردەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی 2021 دوور لە دەستوەردانی ئێران و حیزبەکان. لە ئەگەری دەرچوونی ژمارەیەکی زۆری کاندیدی سربەخۆ هاوشێوەی هاوپەیمانی هیوە لە عێراق و کوردستان بۆ پەرلەمانی عێراق دەکرێت لەگەڵ فراکسیۆنی یەکێتی کە بانگەشەی ئەوە دەکات کە نەوت دەبێت تەسلیمی بەغدا بکرێت و فراکسیۆنە عێراقیەکان فشار لەسەر پارتی دروست بکەن بە شێوەیەکی یاسایی نەوتەکە لە ژێر دەستی دەربهێن و کۆتایی بەم دۆسیە بهێنن.